لە ساڵی 1837 لە ئایالەتی کانێتیکەتی ئەمریکا کوڕێک لەدایک دەبێت کە ناوی دەنێن جان پێر مۆرگان یان بە کورتکراوە JP مۆرگان. JP مۆرگان لە بنەماڵەیەکی دەوڵەمەند لەدایک دەبێت. باوکی JP مۆرگان بانکدارێکی سەرکەوتووی لەندەن بوو کە ناوی جۆنیس سپێنسەر مۆرگان بوو. سامانێکی یەکجار زۆری هەبوو، بەڵام دەڵێن 1 سنتیشی بە مۆرگان نەدەدا. چیرۆکێک دەجێڕنەوە کە دەڵێن باوکی $1 ملیۆن لە پێشدا دەنێ و JP وا بیر دەکاتەوە کە باوکی دەیەوێت ئەو پارەیە بۆ بدات، بەڵام باوکی پێی دەڵێت کە ئەوە $1 ملیۆن فێر ببە چۆنی بەدەستبێنی و دواتر 1 ملیۆنەکە هەڵدەگرێ و دەڕوا. JPیان لە باشترین قوتابخانە ناونووسی کرد بوو، باشترین کەلوپەلیان بۆ بەردەستخست بوو، بەڵام پارەیان نەدەدایە، تەنانەت بەشی قوتابخانەشیان نەدەدایە. ئەوان دەیانگوت ئەگە پارەت دەوێت دەبێ بچی کار بکەی و ئەگە بۆ منیش کار بکەی پارەت دەدەمێ. بۆ نمونە ئەگە نووسنگەکەم خاوێنکەیەوە $1 دەدەمێ. JP مۆرگان منداڵیەکی سەختی تێپەڕان، چۆن زۆربەی کات نەخۆش بوو، سیەکانی زۆربەی کات تووشی هەوکردن دەبوون و هەمیشە دەکۆخی. سەدەی 19 هەموو دکتۆرەکان ئەوەندە شارەزان نین کە بتوانن کێشەکەی چارەسەرکەن. JP بۆ ماوەی چەند ساڵ لەگەڵ ئەو نەخۆشیە دەژیت تا کاتێک دەبێتە 19 ساڵ و نەخۆشیەکەی بۆ خۆی چارەسەر دەبێت. سەرەڕای ئەوەی کە نەخۆش بوو، بەڵام لە باشترین قوتابخانەکان ناویان دەنووسی. لە کۆتاییدا دوای تێپەڕینی ساڵە کاتێک JP باش دەبێتەوە لە دوو ئیش دەگەڕێت. لە واڵ ستریتیش کاتێک دەزانن ئەو کوڕی ئاغای مۆرگانە، ئیدی خێرا کاری وێ دەدەن چۆن بابی بەڕاستی پیاوێکی دەوڵەمەند بووە. بەڵام کاتێک ئەو هەواڵە بەگوێی باوکی دەگاتەوە، تووڕە دەبێ و دەڵێ تۆ لە ناوی منت کەڵک وەرگرتووە و ئیشت دۆزیوێتەوە. بۆیە ئەگەر بتهەوێ ئابڕووی من ببێ و ناوم خراپ بکەی، من لە پێش خۆت دەبینیەوە، بۆیە ئاگاداری خۆت بە. لە ساڵی 1859 کاتێک JP مۆرگان تەنیا 22 ساڵ بوو، دەست لە مەترسیەکی گەورە دەدا. بە پارەی کۆمپانیا 1 کەشتی قاوەی بەرەزیلی دەکڕێ و هەر ئەو ڕۆژە بە قازانجێکی باش بە کۆمپانیایەکی دی دەفرۆشێتەوە. بەڵام سەرەڕایەوەی کە قازانجێکی باش دەکا سەرزەنشتی دەکەن. هەم کۆمپانیاکەی کە ئیشی لێ دەکرد، هەم باوکیشی پێی دەڵێن کە تۆ مەترسێکی بێبەهات کردووە و زۆر بە ئاسانی دەکرات تەواوی دارایەکە لەدەست بدەیت. JP مۆرگان دەڵێ ئەگە ئێوە ئاوا بیر دەکەنەوە کەواتە من لەوە زیاتر کارتان بۆ ناکەم و کۆمپانیاکە بەجێ دێڵێت. ئەگەر لێت پرسی بابوو لە وەڵامدا دەیگوت کە ئەوانە ترسەنۆکن و ناتوانن بازرگانێکی سەرکەوتوو بن، لە حاڵێکدا کە هەم باوکی زۆر سەرکەوتوو بوو، هەم ئەو کۆمپانیایی کە ئیشی لێ دەکرد. بەڵام JP مۆرگان متمانە بەخۆی یەکجار زۆر بوو. ئەو کاری خۆی دەست پێ دەکات. چەند مانگ دواتر لەگەڵ خاتوونێک بنێوی ئەمیلیا ئاشنا دەبێت و لەگەڵی هاوسەرگیری دەکات، بەڵام دوای 4 مانگ بەهۆی نەخۆشی هاوسەرەکەی کۆچ دەکات. JP مۆرگان یەکجار زۆر ناڕەحەت دەبێ و بۆ ئەوەی لەبیر خۆی بباتەوە، خۆی لە نێو کاردا وندەکا و ڕێک لەو کاتەدایە کە شەڕی ناوخۆی ئەمریکا دەستی پێکردووە و چۆن JP تەنیا 24 ساڵە پێی دەڵێن دەبێ بچی بۆ شەڕ. ئەو چیرۆکە ئەو دەمباو بوو کە ئەو کەسانی کە پوڵیان هەبوو پوڵێکیان دەدا بە کەسێکی دی کە لە جیادوان بڕوا بۆ شەڕ. جان کەسێکی بە هەرزانی دیەوە، چۆن ئەو کەسە لە جیاتی $300 حازر بوو لە جیادوی بڕوا بۆ شەڕ. JP مۆرگانیش وەکو ئەندرۆ کارنێگی یا کۆرنێلیەس تەنیا بە هۆکاری شەڕی ناوخۆی ئەمریکا دەوڵەمەند بوو. بۆ نمونە کارێک کە JP مۆرگان دەیکرد و پێی دەوڵەمەند ببوو ئەوە بوو کە چەکی کۆن و بێکەڵکی لە سوپا دەکڕیەوە بە بەهای $3.50 توودەی بردن بۆ کۆمپانیایەک تا چاکیان بکاتەوە و هەر ئەوانی بە بەهای $22 بە دەوڵەت دەفرۆشتەوە. بەڕاستی زیرەک بووە. لەو نێوانە قازانجێکی باشی دەکرد، قازانجێک کە لەو کارە دەیکرد نزیک 600% بوو. ئەو تێگەیش بوو کە ئەگەر ئەو چەکانەوە کارخاتەوە دەوڵەت پێویستی پێیانە و دەتوانێت ڕاحەت بەوانی بفروشێتەوە. لە ساڵی 1871 JP مۆرگان تاکێکی دەوڵەمەند بوو، بەڵام باوکی هێشتا ڕازی نەبوو، پێی دەگوت کە تۆ هێشتا زۆرت ڕێگاماوە تا بە ئەزمموی من بگەی. هەرو قسەی باوکی بوو بە هۆکار کە زیاتر هەوڵ بدات کە پێش باوکی بکەوێتەوە. هەر بۆیەش چوو بۆ لای بانکدارێکی سەرکەوتوی ئەمریکایی بە ناوی ئەنتۆنی درێکسێز و پێشنیاری بنیاتنانی بانکێکی تایبەتی گەورەی پێدا. ئەوان بانکەکەیان ساز کرد و ناویان نا درێکسێل مۆرگ ئەند کۆ کە هێشتاش بوونی هەیە، بەڵام ئێستا ناوی چەیسە کە هێشتا پێی دەڵێن JP مۆرگان چێس. هەر لە ساڵی 1871 کە ئیمپراتوریەتی JP مۆرگان ڕوو لە سازبوون دەکا. لەوە بەدواوە هەر بەرەو سەرەوە دەڕوا. لەو کاتە زیاتری پیشەسازی ئەمریکا بە شێوازی مۆنۆپۆلی بەڕێوە دەچێت. بۆ نمونە نەود لەدەست ڕاکێرفێلێردایە، پۆڵا لەدەست کارنێگیدایە و هێڵی شەمەندەفەر و کەشتیڕانی لەدەست واندێربیلتدایە. بەڵام لە نێوان ئەو بازرگانانەدا تەنیا واندێربیلتە کە وەبەرهێنەر قبول دەکات.
ئەوانی تر دەڵێن ئێمە بۆ خۆمان سەرمایە و پارەمان هەیە. مۆرگان بەشێکی زۆر لە دارایی خۆی لە کۆمپانیای شەمەندەفەری وەندەربیلدا دەنێت. وەندەربیلد لەو کاتەدا پیر بووە و زۆر گەورەتر لە JP مۆرگانە. لەو زەمانەدا کاربەدەستی کارەکانی وەندەربیلد کوڕە ئازیزەکەی ینی ویلیامە. بەڵام ویلیام هیچ لە بەهرەی باوکی بەمیرات بۆ نەمابوو و 2 ساڵ دوای کۆچی دوای باوکی ینی لە ساڵی 1879 بەهۆی کەمکاری ویلیامەوە JP مۆرگان گەورەترین وەبەرهێنانی هێڵی شەمەندەفەری ئەمریکا دەکات و تەواوی ڕۆژاوای ئەمریکا دێنێتە ژێردەستی خۆی. لە حاڵێکدا ئەگەر کۆرنەلەیس لە ژیانداما بە هیچ کات نەیدەهێشت JP مۆرگان ئەو کارە بکات و بۆ خۆی دەیکرد. دەستەوستامی ویلیام بۆ هۆکار تا مۆنۆپۆلی وەندەربیل دەبێم چێت و 1/3 هێزی هێڵی شەمەندەفەری ئەمریکا بکەوێتە دەست JP مۆرگان. لەو کاتەدا JP مۆرگان تەمەنی 42 ساڵە و وەبەرهێنەرێکی گەورەی ئەمریکایە، بەڵام باوکی هێشتا دەڵێت ڕێگاد ماوە کە بگەین، هەروەک باوکەکانی خۆمان. لەوانەیە لە دڵی خۆیدا شانازی بە کوڕەکەی کردبێ، بەڵام هیچ کات لە خۆی نیشانی نەدا و بەو شێوازە لەگەڵ کوڕەکەی هەڵسوکەوتی دەکرد. ئەو وێنەیەی JP مۆرگان کە دەیبینن دەستکاری کراوە، چۆن بۆ خۆی هەموو کات دەیگوت کە دەم و چاوم ناحەزە و لوتی زۆر گەورەم هەیە، بۆیە لوتم بۆ دەستکاری بکەن کە وێنەکانم بەجوانی بکەوێ، دوای لە ڕۆژنامەکاندا بڵای بکەنەوە. JP مۆرگان لە کاتی خۆیدا کەسێکی باڵا بەرز بە ئەژمار دەکرا. بۆ زانیاریتان باشە کە بزانن سەدەی 19 مرۆڤەکان باڵایان کورد بووە و باڵای مامناوەند 1.65 سانتیمتر بووە، لە حاڵێکدا کە باڵای JP مۆرگان 188 سانتیمتر بووە. لەو زەمانەدا تەلەفۆن و سکایپ بوونی نەبووە، بۆیە وەبەرهێنەرەکان و بازرگانەکانە هەمیشە لە ڕوبەڕووی یەک قسەیان دەکرد و کاتێک دوو کەس سەبارەت بە بابەتێکی گرنگ قسەیان دەکرد، شێوازی دەرکەوتن و جەستەیان زۆر کاریگەر بووە. JP مۆرگان 188 سانتیمتر باڵای هەبوو، قیافەشی هەم سەرنجڕاکێش و هەم ترسناک بوو، یعنی قیافەیەکی قورس و گرانی هەبوو. هەر بۆیەش لە کاتی وتوێژ لەگەڵ کەسانی دی ئەو قیافە و باڵایی دەبوو هۆکار کە زیاتر گرنگی پێبدەن و قسەکانی قبول بکەن. ئەو تایبەتمەندیە لە ڕابردوو لە سیاسەتمەدارەکانیشدا بەرچاو بوو. بۆ نمونە ئاتوان بیسمارک باڵا و سمێڵی لە کاریگەربوونیدا زۆر ڕۆڵێکی بەرچاویان هەبوو، بە تایبەت کاریگەری قسەکردن. پوختەی باسەکە ئەوەیە کە دەمان هەوێ بڵین لە ڕابردوو جەستە و باڵا و قیافە لە کاریگەربوونی کەسێک ڕۆڵێکی گرنگیان هەبووە. هەڵبەتە ڕۆژ هەروایە لەو کاتانەدایە کە JP مۆرگان بە بوونی کەسێک بە ناوی تۆماس ئیدیسۆن دەزانێت و سەبارەت بە کارەکانی توێژینەوە دەکا و دەزانێت کە ئیدیسۆن چ داهێنانێکی سەرنجڕاکێشی کردووە و بە خێرایی دەیهەوێت لەو بوارەدا و بەرهێنان بکات و کارەکەی پەرە پێبدات. JP مۆرگان کاتێک هاوکاری خۆی لەگەڵ ئیدیسۆن دەست پێ دەکات، کۆمپانیای ئیدیسۆن ئەلێکتریک کۆمپانیایەکی بەرچاو نەبوو، بەڵام دوای ئەوە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیستاند و بەرهێنانی JP مۆرگان بوو کە ئیدیسۆن توانی ئەووەڵین شاری ئەمریکا بەرقدار بکات، یعنی کارەبای بۆ برد. ئەویش تەنیا بەشێکی بەناوی منهەتەن لە نیویۆرک. هەڵبەت تێسلا لەو سەرکەوتنەدا ڕۆڵێکی گرنگی هەبوو، بەڵام شتێکی وایان نەدایە. JP مۆرگان چۆن وەبەرهێنەری سەرەکی کۆمپانیای ئیدیسۆن بوو، داوای کرد کە ناوی کۆمپانیایەکە بگۆڕن و لە جێگای ئیدیسۆن ئەلێکتریک بیکەنە جێنێرال ئەلێکتریک، کۆمپانیا گەورەکەی کە ئێستاش بوونی هەیە، هەمومان بیستومان. ئەندرۆ کارنێگی لە تەمەنی 70 ساڵیدا بڕیاریدا کە لەوە بەدوا ژیانی لەگەڵ بنەماڵی تێپەڕێنێ و کوتی کە کارگەی پۆڵاکەم دەفرۆشمەوە، بەڵام چێ کڕیەوە؟ JP مۆرگان 480 ملیۆن دۆڵاری بە کارنێگیدا و کوتی بڕۆ لەگەڵ بنەماڵەکەت چێژ لە ژیان ببینە. سەرنجڕاکێشە کە بزانن دوای تێپەڕینی چەند ساڵ لەو بازرگانیە، JP مۆرگان باز دەکات کە ئەگە کارنێگی داوای 580 ملیۆن دۆڵاریشی کردبایە هەردەمدایە. JP مۆرگان ناوی کارنێگی ستیلی بۆ US ستیل گۆڕی و کە هێشتاش ئەم کۆمپانیایە هەرماوە. لەوانەیە بۆتان سەرنجڕاکێش بێت کە بزانن ئەم کۆمپانیایە هەم یەکەمین کۆمپانیای پۆڵاسازی جیهانە و هەمیش یەکەمین کۆمپانیای میلیاردی جیهانە. دەگەینە ساڵی 1893 کە قەیرانێکی گەورە لە ئەمریکا ڕوویدا. خەڵک تەواوی دۆڵارەکانیان لەگەڵ زێر دەگۆڕنەوە و ئەو کارە نەتەنیا دەبێتە هۆی کەم بەهابوونی دۆڵاری ئەمریکا، بەڵکو پشکەکانی کۆمپانیاکان و ئابووری ئەمریکا و جیهانیش ڕوو لە خواری دەکات. لێرەدایە کە هەلێکی باش دەرەخسێت، بەڵام کەسێکی هەلپەرستی دەوێت کە پێی بزانێ و JP مۆرگان ئەو کەسە هەلپەرستەیە. ئەو تێگەیشت کە دەتوانێت بە دەوڵەتی ئەمریکا پێشنیارێک بدات و پێش بە مایە پوچبوونی ئابووری ئەمریکا بگرێ. ئەو 650 ملیۆن دۆڵار ئەوراقی قەرزەی زێر لە دەوڵەتی ئەمریکا دەکرێتەوە. حتمەن ئێوەش سەرنجی کات و زەمانەکەتان داوە. ساڵی 1893 و 650 ملیۆن دۆڵار
پارەیەکی بەڕاستی سەرسوڕهێنەرە. ئەو کارەی JP مۆرگان ئابووری ئەمریکای لە ناوچوون ڕزگار کرد، بەڵام لەلایەنێکی دیکەڕە هێز و سامانی خۆشی چەندین بەرابەر دەبێت. هەرو کارە زۆر کەس دژایەتیان کرد و دەیانگوت کە دروست نییە یەک بانکدار دەوڵەت ڕزگار بکات و نابێ یەک دەوڵەمەند ئەوەندەی کاریگەری هەبێت. JP مۆرگان هێزێکی یەکجار زۆر بەدەستدێنێ. خەڵک دژایەتی دەکەن کە چۆن دەبێ بەرهەمهێنەرێک ئەوەندەی کاریگەری هەبێت و بە شێوەیە کە خاوەنی وڵات بێت، بەڵام JP مۆرگان بەتەنێ نەبوو، ڕاکێرفەلێریش بەشێکی دیکەی بەدەستەوە بوو و ئەوە بۆ یەکەمین جار بوو کە هێزی سەرمایەدارەکان لە هێزی دەوڵەت زیاتر بوو. ماندوو نەبی هاوڕێن، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵی ئێمە دەبینیت تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە لایکمان بکە و بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆستت بۆ ئامادە بکەیت.